قوتابی شەهد شەهید لە قوتابخانەی کلێڤەر لە خونی هاوینەکەی بەشداریم کردووە لە منهەجی کتابی پۆلیدا. زۆر سوپاسگوزاری مامۆستاکان. نام سیڤان محەممەد ناسیحە بەشداریم کردووە لە خولی هاوینەی پۆلی دێمی زانستی. سوپاس بۆ مامۆستاکان، سوپاسیان دەکەین پێم ماندوو بن. ئەم قوتابی دەلال گۆڕان لە پۆلی دەما لە قوتابخانەی کلێڤەری ناحکومی. زۆر سوپاسی مامۆستاکانمان دەکەن بەشداریم کردووە لە خولی هاوینە.